شەڕشەکانی خولی نابی کوردستان بەردەوامی دەبێت بە 6 یاری سبەینێ ڕکابەرەکانی هەفتەی سێم دەست پێ دەکات، یانی سیروانیەکە بە دوو بردنەوە بە تەنیا لەسەر و ڕزبەندی خولەکەدا لە بەردەم تاقیکردنەوەتی گرنگدا و یاریگا و لە بەردەماندەرانی میوانداریانەی دۆک دەکات. بۆ یاریش هەردوو دویانە دوای مەشقەکانیان لە یاریگای سیروانی ئەنجامدانی دەربەندی خانیش لە یاریگای خۆی دەیەوێت ئەنجامەکانی باشتر بکات و میوانداری برایەتی شاری هەولێر دەکات، یانی سۆرانی تازە سەرکەوتوش دوای سەرکەوتنە چاوەڕوان نەکراوەکەی هەفتەی پێشووی بەرامبەر بە دووەک لە یاریگای خۆیدا میوانداری پێشمەرگەی سلێمانی دەکات. نۆرۆزیش دوای شکستەکەی بەرامبەر سیروان نوێن لە دەرو یاریگای خۆی لە بەردەمەرکێکی قورسدا و ڕوبەڕووی زێرەبانی خاوەن ماڵ دەبێتەوە. لە شاری هەولێریش دوو یاری گرنگ ئەنجام دێت کاتێک زاخۆ و شێروانە دەبنە میوانیانەکانی هەندرێن و هەولێر. وەکو خۆ ئامادەکردنی پێش تیپەکانی نەورۆز و زێرەبانی هەر خۆمان ئامادەکردەوە زۆر بە باشیش هەنێکی ساباتمان هەیە، شتێکی ئەوتۆ نییە ئیشەڵا یاریزانی بەدیلمان باش هەیە و باش خۆمان ئامادە کردووە وەلەو ئیشمان قورستر بووە لەبەرەوەی کە متەسەدرین ئەبێ ئەو جێگایە لێژ نەکەین بۆ هیچ تیپێ بتوانین لەسەر ئەو ڕێتمە بڕۆین. تیپی دووەکیش تیپێکی باشە و هیچێکە لە تیپە باشەکان کە بتوانێت منافەسی دەوری کوردستان کە ئێمە زۆر باش خۆمانم بۆ ئامادە کردو ئیشەڵا سەرکەوتووە ئیشەڵا فەوزێنین. ئەکید بنەبێتن پشتی یاریە چویل یاریگە هەمە ئەف ئەنجامێ نەجاوەرەکەری بوو ئەم هات نەخسارەتکردنێکی سفر حقیقەتەن ئەڤە gelek bû me ya dilgiran bû ku careka dî wekî bijin zivî te ser hêza xwe wekî tîm înşallah dê encamê baş em hat nebû sêxala gel Sîrwan Serayê çendê Sîrwan neferê qeyb sanaye du yariya du gemay fayda bû yekî gel baştırîn tîmê herêmê fayda bû rastî heqet çendê nagehinît ku em bên تسلیمی سیروان بین امی تاتین بو سخاله بزورین حقیقت یعنی کو جاره قد که ما بفید بزورین سر رزبندیت خوله و مهورکی بگین هر دست بک خوله تفید صباحی ام سخالش دست دادین. اما ارمان چه مهمیه راستی.